تەسەوڕکە تۆ بەیانیەکەی تۆ لەگەڵ تۆ یا پیاوێک بە ئەو پەڕی شەوق و زەوق و خۆی گۆڕیە و خۆی حازر کرد و خۆی بۆن خۆش کرا ئەڕوا بۆ دەوام شەوقەن بۆ دەوامەکەی نییە بەڵکو شەوقەن بۆ ئەو ئافرەتەیە لە ژوورەکەیە دابنشێ لەگەڵ یا دەمەتەقەی لەگەڵا بکات و چاوی لێ تێرکە و ئافرەتەیش خێزانی تۆی ئەم قسە عەزێتیدا عەزێتی ئەو کەسانە نادا کە غیرەتیانە بەسەر ماڵ و منداڵیان عەزێتی ئەوان نادا کە بە غیرەتن ئەوانەی کە غیرەتیان نییە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ دەیوث ناچێتە بەهەشتەوە ناڕۆنە بەهەشت خوا پەنامان ئازیزان ڕەحمەتی خواتان لێوی ئاگاتان لە ژن و ماڵ و منداڵتان بێ واللهی مەسئولیەتە لە گەردنتان دەمێ خێریان کە نەسیحەتیان بکەنە ڕووی بۆ دەوام ژوورەکەت پێیەکی هاتی ئاگدار بە قسەی لەگەڵا نەکەی ئەمەنە لەگەڵیان نەکەیت و حیلکە و حیلکی لەگەڵا نەکەی لیباسەکەت با شەرعی وێ خوشکەکەم تۆش لە خوای گەورە بترسە با پارەکەت حرام نەوێ ئەگەر شوێنی کە شک ئەبەی بیخە ئەو شوێنە وا لەگەڵ هاوڕێیانی لە ئافرەتان دانیشێ ئەمە شەریعەتی ئەڵڵایە سوبحانەه وتەعالە ئەو دەمەتەقە ناشەرعیە بێ ئاگادار بی ڕۆ نەچیت ها الله هەموو لایەک بام پارێزێ ڕێز و سڵام هەیە بۆ هەموو لایەک سەلام